ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و دابەزینی بەهاینەوت لە بازاڕە داراییەکان لەگەڵ کەمکردنەوەی هەناردەی نەوت مەترسی جددی لە سەرابووری عێراق و نەبوونی نەختینە بۆ موچە دروست دەکات. نەبیل مەرسومی شارەزای ئابووری عێراقی ئاماژە بەوە دەکات دابەزینی نرخی بەرمیلی نەوتی عێراقی بۆ $70 لەگەڵ کەمبوونەوەی هەناردەی نەوت بۆ 3.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کاریگەری نەرێنی گەورەی لەسەر ئابووری نیشتیمانی دەبێت و داهاتی مانگانەی نەوت بۆ 9 تریلیۆن دینار دادەبەزێت. مەرسومی دەڵێت لە داهاتی 90 تریلیۆنێکی بۆ خەرجی کۆمپانیەکان دەڕوات. 9 تریلیۆن دیناری بۆ کرێنی بەشەخۆراکی مانگانەیە و 8 تریلیۆنی بۆ دابینکردنی موچە دەمێنێتەوە لە کاتێکدا تێچووی موچەی مانگانە 7.5 تریلیۆن دینارە. مەرسومی پێی وایە دابەزینی نرخی نەوت ببێتە هۆی زیادکردنی باج و قەبارەی خەرجەکانیش گەورەتر بکات. ئەمەش وا دەکات یەدەگی پارەی بیانی لە بانکی ناوەندی ڕوبەڕووی فشاری زۆر ببێتەوە. بەوتەیەم شارەزایە نەبوونی نەختینە وەزارەتی دارایی ڕوبەڕووی ئاستەنگ لا دابینکردنی موچە لە 2 مانگی داهاتوودا دەکاتەوە بۆ هۆیەوە داباشکردنی موچە دوا بکەوێت یاخود پەنا بۆ کەمکردنەوەی موچە ببرێت. ئەم زانیاریانە لە کاتێکدان هەفتەی ڕابردوو نەوت لە 100 بۆ 8 باکەی لەدەستدا و لە کۆتایی هەفتەشدا نەوتی قورسی بەسڕە نرخەکەی بۆ $68.76 فرۆشرا و ناوەندی بەسڕەش بە $71.76 نەوتەکەی فرۆشرا. بەرەم دابەزینە گەورەی نرخی نەوت پێشتریش دەنگۆی نەبوونی نەختینە هەبوو، بەڵام دواتر وەزارەتی دارایی عێراق با توندی هەواڵەکەی ڕەت کردەوە. لەگەڵ مەترسی دابەزینی زیاتری باینەوت لە سەرموچە پرسی ڕاگررتنی بەردەوامی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و کەرکووکیش بۆ ماوەی 7 مانگ کە 450,000 بەرمیلی ڕۆژانەیە کێشەیەکی دیکەیە، چونکە لەو ماوەیەدا بەپێی قسەی وتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر زیانی 19 میلیارد دۆلاری لە عێراق داوە. لە بەرامبەر ڕاگەاندنی مەترسیە بۆ سەرموچە مەزەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی و ئابووری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیان ئەو زانیاریانە تەنها پروپاگەندەن کە دروست لە کاتی دابەزینی نرخی نەوت دەوروژێندرێن. وتیشی موچەی موچەخۆران و فەرمانبەران کاری لە پێشینەی خەرجە گشتیەکانە، چونکە نەدان و دابەشنەکردنی کاریگەری دەبێت لە سەرگوزەرانی سەر جەمگەلی عێراقی بەگشتی. با پێی نوێترین زانیاری ئەنجومەنی ڕاژەی گشتی فیدراڵی ژمارەی فەرمانبەران لە عێراق پێدەچێت تا کۆتایی ئەم ساڵ بگاتە 4 ملیۆن کەس کە 1.5 ملیۆن لە کەرتی سەربازیدان.